سلااو من میدیام بەڕای ئێوە ڕاستیم یانەی ئایم خۆمم ئەی ئاینیم. شكرا بزاف على الصونكا، شكرا تنميرت، ثانك يو ميرسي. ئەو کتەی کە بینیتان ناوی کەنزەیە. کەنزە مەغریبیە، یەکەم ئینفلۆنسەری مەغریبە کە بە ئای دروست کراوە. یعنی ئەوەی دەیبینن یان ئەوەی بینیتان گۆشت و خوێن نییە، تەنها دروستکراوێکی مرۆڤە. کەنزە ڕۆژانە وێنە و ڤیدیۆی جۆراوجۆری خۆی دادەنێت، ڕێکلامیش دەکات، تەنانەت فێرکاری لە چک بەستنیش بە هەوادارەکانی بڵاو دەکاتەوە. کەنزە نزیکەی 133,000 بینەری هەیە لە ئینستاگرام، ڕۆژ بە ڕۆژیش ڕێژەی بینەرەکانی زیاد دەکات. جاران هەر خۆی بەتەنها بوو، ئێستا خوشکێک و برایەکیشی هەیە. زێنە خوشکەکەیەتی و کەسایەتیەکی تەواو لە خۆی جیاوازە. ئەوانە تەنها کەسایەتی بەناوبانگی AI نین لە ئینستاگرام یاخود ماڵپەڕەکانی تر، زۆری تر بوونیان هەیە. جا چی هێشتا پێت وایە منیش AI نیم؟